ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕێ تۆفیقم بەڵخێم شوی بەنامی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر ئەو ڕێکارە چاکسازیانی کە دەگیرێتە بەروە لە دەرئەنجامدا کۆمەڵێک چاکسازی دێتە بوون و دەبێتە هۆکارێک بۆ ڕێخستنەوەی هەم داهات هەم ئەو کاروبارانەی کە حکوومەت لە زۆرێک لە ناوچەکاندا پێی هەڵەسێ دیارە لە ڕابردوودا کۆمەڵی هەنگاوی گرنگمان بینی لەسەر ئاستی حیزبی لە هەندێک ناوچە کە بووە هۆی پشتیوانی خەڵک و دڵخۆشی خەڵک بۆ هەنگاوانە بۆی کە داهاتوویشی باشتر و گەشتر بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و بۆ ناوچە جیاوازەکان بەبێ جیاوازی بێتە بوون. ئەمەوێ ئاماژە بە خاڵێکی دیکەی گرنگیش بم کە ئەم شۆ دەیکەینە تەوەرێک لەم بەرنامەیەدا ئەویش ئەو جموجوڵانەیە کە ئەمڕۆ بەگشتی لە عێراق لەسەر ئاستی لایەنە سیاسیەکان باڵای ئەو لایەنە سیاسیانە کە سەرکردە سیاسیەکانیان بوو کۆبوونەوەیشی گرنگ ڕێکخرا بەڕاستی لە ئەنجومەنی وەزیرانی عێراق بە ئامادەبوونی سەرجەم سەرکردەی لایەنەکان دیارە کۆمەڵێک خاڵی گرنگ لە پێناو باشکردنی دۆخی عێراق بەرەو پێشبردننی ئاستی گوزەرانی خەڵک واروەها کۆتایی هێنان بەو چەقبەستووی کە تا ئەوکو ئێستا عێراقی پێدا تێپەڕە بێت لەو کۆبوونەوەنەدا باس کراوە. ئەم شەو گفتوگۆکەین لەسەرم بابەتانە بە میوانداری برای بەڕێزمان دکتۆر بێسم سابوراوایی پسپۆڕ ڕیابووری کە بە خۆشحاڵی و لە ستۆدیۆ لەگەڵمە بەخێر بێت دکتۆر. سوپاس دەکەین کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی. بەگشتی ئەمەوێت جارێ لە دۆخی عێراقەوە وڵای دەست پێ بکەین چونکە ئێمە بمانێت و نەمانەوێت هەرێمی کوردستان یعنی وابەستەین بە عێراقەوە هەر دۆخێکی خراپ لە عێراقیش بێتە ئارەوە ئێمەش بەڕاستی ینی پێوەی کاریگەرە بین. جوڵە سیاسیەکانی ئەمڕۆ چۆنە بینی بەگشتی لە بەغدا؟ ئەم کاتتان باش کاکاو ڕێژەنای بشێت هەموو کاتێکت باش. سپاس. ئێمە وا بڕیارە ئەم شەو لە چوارچێوەی زانستی ئابووری زیاتر قسە بەدڵنیە سیاسەتیش ببەستینەوە بە بەدڵنیە ئابووری ئەوەن کاریگەری سیاست بۆ سەر ئابووری زۆر گرنگە. بەتەکید لە یەکتری جانابنەوە یعنی سیاست و ئابووری لە یەکتری جانابێتەوە لەبەر ئەوە جوڵە سیاسیەکان لە عێراقا و بەتایبەتیش ئەوەی کە سەرۆک بافڵ پێی هەڵدەستێت ئەو جوڵانەیە کە هدوء و ئارامی بۆ عێراق و هەروەها بۆ کوردستان دەگێڕێتەوە ئەو ئارامی کە ئەگەر لە بەغدا بەو شێوازەی کە خەڵکی کوردستان دەیەوێت ئارامیەک بێتە دی بە شێوەیەکی گشتی ئەوە بەتەکید لە ڕووی ئابووریەکەیەوە کاریگەریەکی زۆر باشی دەبێت بۆ هەرێمی کوردستان چونکە ئێمە چەندین جار ئەوە باسەکەین و ئەو دووبارەکەینەوە کە هەرێمی کوردستان هەموو جوڵەکانی خۆی لە چوارچەوەی دەستوری عێراقایە و لە چوارچەوەی دەستوری عێراقا ئێمە توانیمانەکە فیدراڵێتێک لە هەرێمی کوردستانە دابین بکەین و لە هەمان کاتە شێوازی عیلاقی خۆمان لەگەڵ بەغدا هەر لە چوارچەوەی دەستوری عێراقیایە و ئەمانە هەمووی بە شێوەیەکی گشتی ئەچێتەوە چوارچەوەی ئیدارەدان و ئیدارەدانیش خۆی بۆچیە لە ئەساسە ئیدارەدان بە شێوەی گشتی حکومەتداری سیاستکردن هەمووی بۆ بەڕێوەبردننی خەڵکە و خۆشت دەزانی بەڕێوەبردننی خەڵکیش لە هەمان کاتە بریتە لە دابینکردنی ژیانێکی باش کە ئەوەش لە چوارچەوەی ئابووریدا دابین نەکرێت. بۆیە من وای ئەبینم کە هەموو جمجۆڵە سیاسەکان و هەموو جوڵە سیاسەکان کە ئەکرێن ئەگەر لایانی پۆزتیفیان هەبوو و لە نەتیجە بە شێوازی پۆزتیف شکایەوە ئەوە بە تەکید ئێمە وەکو هەرێمی کوردستان سوود ئەبینین لە ئەو پۆزتیف شکانەوەیە لە سیاستدا کە بە تایبەتی لە گەرێکێتی نیشتیمانی کوردستان بیکە خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی ئیسفادەی دەکات. خۆ دەزانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر لەم حاڵەتیان وەکو ئەندامێکی یەکێتی نیشتیمانی قسە بکەم یەکێتی نیشتیمانی قازانجی خەڵکی کوردستانی دەوێت خۆشگوزەرانی بۆ خەڵکی کوردستان دەوێت ژیانێکی ئابووری بە تەئمینکردنی عەدالەتی کۆمەڵایەتی کە چینە هەژارەکان وەزعیان باشتر کرێ و چینە دەوڵەمەندەکانیش وردە وردە بتوانن ئەگەر لەگەڵ باشکردنی وەسی خۆیانە بەڵام لە هەمان کاتیشە ئەوەی کە لەسەر شانیانە لە باج و ڕسومات و لە بەشداریکردن لە گەشە پێدانی وڵات بەشداری بکەن ئەمانە ئێمە دەتوانین وەک یەکێتی نیشتیمانی کوردستان وا بیری لێ بکەنەوە یعنی لە ڕووی ئابووریەوە ئێمە بیر لە جمجۆڵە سیاسیەکان بکەینەوە کە هەموو جمجۆڵێکی سیاسی باش کە نەتیجەی باشی ئەبێ و بە تایبەتی لە عێراقێکی پڕپشێوی و ئاژاوەی ئێستا و نەبوونی ئێستەقرار و نەبوونی سەقامگیری ئێستا لە عێراقا ئێمە بتوانین وەک یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکردایەتی یەکێتی سەرۆکایەتی یەکێتی ڕۆلی کاریگەری هەبێ ئەوە وەکو مێژوو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بە سەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەنووسرێتەوە کە توانراوە عیلاقاتەکان
لەگەڵ بەغدا علاقاتەکانی هەرێم لەگەڵ بەغدا چاکرێ و ئەوەش خۆی لە خۆی داوەکو عەرزم کردی بڕیاری باش بە دوای خۆیدا ئەهێنێ لە ناو پەرلەمانی عێراقا لە ناو ئەنجومەنی وەزیرانی عێراقا کە پەیوەندیدار بێ بە باشکردنی ژیان لە هەرێمی کوردستان. هەر ئەمڕۆ لەو ناسمەناو سیاستەوە بەڵام وەکو خۆشتە زانیوە هەموو لایەکیش ینی معلومە لە لای سیاست گرێدراوی ڕۆکەی دیکەیەتی کە ئابووریە بەڕاستی و ئابووریش کێمە جەناب دۆکو پسپۆڕێکی ئابووری قساکەی لەسەر باشبوونی ئابووری ئێدیارە وابەستەی کۆمەڵێک بابەتی دیکەی گرنگە کەویش دۆخی سیاسیەوە دۆخی لایەنە سیاسیەکانەوە ئێمە ئەگەر باسی ئەو چەق بەست و سیاسیەنەکەین لە عێراقدا دیارە ناتوانین باسی باشبوونی ڕۆ ئابووریەکە بکەین لە عێراق و وابەستە بە هەرێمی کوردستانەوە ئەمڕۆ هەنگاوێکی گرنگ نرا لە پێناو کردنەوەی دەرگای گفتوگۆ لە نێوان لایەنە سیاسیەکانی عێراق بە ئامادەبوونی سەرکردەی و لایەنە سیاسیانە و هەمووشیان لەو کۆبوونەوەیە ینی خاڵێکی گرنگەوەی کە باسی یەکەن ینی کۆتاییهێنان بە چەق بەستویی کرانەوە بەڕووی یەکتر واروەها پاراستنی هاوسەنگی و خوێندنەوەی یەکتر لە گفتوگۆکانە و لە نێویشیاندا خەڵک و هاوڵاتی میحوەری ئەم گفتوگۆیانەیە بۆ چاکردنی دۆخی ئابووری ئەو خەڵکە بەگشتی ئەم کۆبوونەوەی بەغدا ئەگەر بەو شێوازە بەردەوام بێ و لایەنە سیاسیەکان بتوانە لە داهاتوویشی نزیکدا حکوومەتی ئایندەی عێراق پێک بێن. عێراق ڕاستە لەسەر ینی هێزی خۆی وەستاوە لە ڕووی ئابووریەوە تا ڕادەیەک بتەوە بەڵام ئەگەر دۆخەکەی سەقامگیر بێت لە ڕووی ئاسایش و ئارامەوە تا چەند ئەتوانێت برەو بە ئابووری بدات و لەو نێوەندەدا یعنی خەڵک ئەبێتە چەقی بەرەو پێشوونی ژیان و گوزەرانی بەتەکید ئەوەی کە باوڵین ئێمە ئاماژەمان پێدا ئەوانە بوو کە یعنی پەیوەندیدار بوو بە بار و گوزەرانی خەڵکی کوردستان لە کاتێکا کە ئارامی و ئاسایش لە عێراق هەبێەوە لە کاتێکا کە عیلاقاتەکانی حکومەتی هەرێمی کوردستان ویان هەرێم بە شێوەیەکی گشتی لەگەڵ عێراق باش بێ و نەکردەنە حکومەتی هەرێمی کوردستان بەڵکو ناوچە کوردستانیەکانیش کە خۆ دەزانی لە لای ئێمە لە لای ئەو بەتایبەتی لە لای سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەمان کاتدا چەقێکی تری قورسایی خۆمانە بۆ ئەوەی بتوانین ژیانی ئەو مەنتیقانە شاکەین. ئەمە بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین بۆ هەرێمی کوردستان و بۆ باشووری کوردستان بەڵام لە هەمان کاتە بۆ عێراقیش یعنی بۆ خەڵکێک لە بەسرێ بۆ خەڵکێک لە ڕوومادیە بۆ خەڵکێک لە کووت و ئەمارەیە خەڵکێک لە بەغایە لە شوێنی ترە کە عێراقیەکان بە شێوەیەکی گشتی بە هەموو چین و توێژەکان و بە هەموو ئەطیافی دینی و مەزهەبیەوە بە شێوەیەکی گشتی ئیسفادە لە جەوی ئارامیەکەن. جەوی ئارامی کورد دەورێکی زۆر باشی تا دەبینێ تاکو ئێستا کورد بۆ بەتایبەتی ئەگەر تەماشا بکەین یەکێتی نیشتیمانی کوردستان توانیوتی بەشداریی زۆر کاریگەری هەبێ لە دابینکردنی ئەو ئارامیەوە لە دروستکردنەوەی عیلاقاتەکان لە بین یەکترا. ئەم عیلاقاتانە لە پاشە ڕۆژە سەقامگیریەک بە دوای خۆیانە ئەهێنن کە بۆ نمونە توانین بڵین ئەو سەقامگیریە ئەهێنن کە حکومەتی عێراق ئەنجومەنی وەزیرانی عێراق بکەوێتە سەرپی خۆی و لەوێدا کورد بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ کار لەسەر ئەوە بکەن کە قەراراتی باش هەم لە ناو پەرلەمانی عێراقا هەم لە ناو ئەنجومەنی وەزیرانی عێراقا بهێن نەدی قەراراتی باش بێن نەدی دەستکەوتی باش بێن نەدی بۆ ئەوەی بتوانن وەزعی هەرێمی کوردستان باشترکەن لە بەغا. یعنی تۆ خۆ دەزانی ئێمە لە بەغا لە سەدا 12.6 و ئەوەمان لە بودجەی گشتی عێراق بۆ دابین کراوە ئەوەش بۆ دیاری کراوە ئەوش بە شێوازێکی ڕێکپێک و منەظەم ناکرێ و نەکراوە چونکە خۆ دەزانی چەندین بەهانە و حجە لە زۆری بۆ لە اقتصادی هەرێم دۆزرایەوە پەیوەندیدار بنەوت و بە کۆمەڵێک بابەتی تر ئەوە کاریگەریەکی وای هێناکە لە سەدا 12.6ەکە 6.6ەکە لە میزانی عێراق ینی بێسەروبەر بێ لە هیچی دیار نەبێت لە ئەخیرە هەمووی بێتە سەر ئەوەی کە 200 ملیارەکە بنێرن. ئەمە لە نەتیجەی چییە ئەم پشێوێ لە نەتیجەی ئەوەیە کە لە عێراقا تاکو ئێستا نەتوانراوە سیاسەتێکی سەقامگیری ڕێکوپێک بۆ بەڕێوەبردننی وڵات بهێنرێتە دی و لە هەمان کاتیشە ئەو سیاسەتە بە شێوازێکی وابێکە لەگەڵ بەرژەوەندی باڵەکانی خەڵکی کوردستان بێتەوە. ئێمە ئەوەمان ئەوێ ئێمە لەلایەکەوە وەکو خەڵکی کوردستان و هەروەها لەلایەکی تریشەوە وەکو ئەندامێکی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دێمە شارەزای سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بن بەرژەوەندی هەموو عێراقمان دەوێت. ئێستا ئێمە لەوانەیە بە خەمی ئەوە بین کە مناڵێک لە عەرەبستانەکەی عێراق لە جیاتی ئەوەی لە ژیانێکی ناخۆش و کولەمەرگیدا بێت بەڵکو لە ژیانێکی خۆشا بێ هەروەکو چۆن کار لەسەر ئەوە دەکەین کە خەڵکی کوردستان ژیانێکی باشتر و ڕێکپێکتری هەبێ وەکو لەوەی کە ئێستا هەیە.
دکتۆر خاڵێکی گرنگ کامەوێ ینی باسی کەم لەگەڵ جەنابتە تاوان هەر بڕیارێک کە ئەدرێ بۆ چاکسازی لە هەر جونگەیەک لە جونگەکانی وڵات بێ لە شارێکدا بێ لە مؤسسەیەکا بێ لە دام و دەستگایەکا بێ لە پێناو ینی بەرەو پێشوونی ئەو شوێنەیە یاخود ئەو وڵاتەیە یاخود ئەو ناوچەیە و دام و دەستگایە یعنی ئەمە بینیمان کۆمەڵێک بڕیاری چاکسازی درا لە ڕابردوو بە تایبەتی لە لایەکێتی نیشتیمانی کوردستان و 15 مانگیش بڕیارێکی زۆر گرنگدرا لەلایەن سەرۆک باڵجەلال تاڵابانی بە مەبەستی ڕێخستنەوەی کۆمەڵێک ئیشوکار لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە وەروای داری ڕاپەڕین و گەرمیان تەوان ئەم هەنگاوە چاکسازیانە لە داهاتووە ئەتوانین بڵین کۆمەڵێک گۆڕانکاری لە ڕووی ئابووری و لە پێناو بەرژەوەندی خەڵکیش دێنێتە کایەوە هەر هەنگاوێکی چاکسازی کە ئەنرێت ئەگەر پشتیوانیەکی جەماوری لەگەڵ بێ ئەتوانین بڵین کۆمەڵانی خەڵک سوودمەند دەبن لەو ناوچانە بەگشتی ئابووری و دارایەکەوە بەتەکید ئەگەر ئێمە دیسان ئەم هەنگاوە چاکسازیانە لە دیدگای ئابووریەوە تەماشا بکەین طبعاً کە ئەڵێن دیدگای ئابووریش یعنی دیدگای ژیانی خەڵک دیدگای خۆشگوزەرانی خەڵک ئایا ئەم چاکسازیانە چۆنچۆنی ینی کارەکەنەوە سەر ژیانی خەڵک سەر باشکردنی ژیانی خەڵک مەسەلەن بۆ نمونە یەکێک بە شێوازێکی نامەشروع زەویەکی دەستەکەوێت بەکاریهێنێ ئەمە هەر ئەگەر ئەمە بە نمونە وەرگری ینی یەک پارچە زەوی کە بە شێوازێکی نامەشروع کەسێک وەریەگرێ چ زەرێک ئەدا وە چ قازانجێکی هەیە ئەو کەسی کە بە نامەشروع وەریەگرێ بۆی پێی ئەوترێ نامەشروع لەبەر ئەوەی حەقی نییە کەواتە پارچە زەویەکی تری وەرگرتووە کاتی ئەم پارچە زەویە وەرەگرێ ئەو یعنی حسەی کەسێکی تر ئەخوا کە مستحقە ئەرزوەر ناگرێ کەسێکی تر وەریەگرێ کە نامستحقە ئەمە کە نامستحقە ئەچی ئەم ئەرزە وەرەگرێ بەڵام لە دوایە ئەیفرۆشێتەوە بە چێ ئەیفرۆشێتەوە بە کەسێک کە پێویستی بە ئەرزە کە حەقی خۆیەتی ئەو ئەرزە وەرگرێ ئەم پارەیەکی دەست ئەکەوێت قازانجی لێەکە و ئەو پارەیە ناچێتە هیچ پرۆسەیەکەوە تەنها ئەچێتە پرۆسەیەکی دیاریکردنی کۆکردنەوەی هەندێک پارە ئەچێتە گیرفانی دیاریکراوەوە و پارەیەکی ئەتوانین بڵین فەقیرانەش لە گیرفانی کەسێکەوە دەرئەچێ ئەدرێ بەو زەویە کە ئەگەر ئەو کەسە ئەو زەوی پێ بدرایە پێشووتر ئەو پارەی کە ئێستا بەو زەوی ئەدا ئەیتوانی بیکردایە بە پرۆژەیەکی بچووک مەسەلەن بۆ نمونە کەسێکی فەقیر و هەژار دوو دەفتەری دەست کەوتووە هەرچوونەکە بێ پای کردووە ئەو دوو دەفتەرەی داوە بە ئەو زەویەی کە کەسێکی دیاریکرا و پێی دراوە بە ناحەق ئەگەر ئەم زەویە بگەڕێتەوە بۆ ئەو خاوەنی ئەو فەقیرەی کە دوو دەفتەری هەیە ئێستا دوو دەفتەرەکەی بۆ ئەمێنێتەوە تەنها هەندێک ڕسومات و ئەوانەی کە ئەکرێت لە تاپۆ و ئەوە چی تێچێ ئەوە پارێکی کەمە ئەدات باقەکەی ئەمێنێتەوە کە باقەکەی مایەوە ئەتوانێت بیکە بە پرۆژەیەکی بچووک ئەتوانێت کارێکی پێ بکە کاسبێکی پێ بکە ژیانی خۆی پێچاک بە ئەمە کاتەیە دوو جار سوودمەندە بوو بەتەئکید ئێمە ئەگەر لە حاڵەتێکە ئەمە بە یەک نمونە وەرگرین چونکە تۆ بخۆ دەزانی لە علمی اقتصادی شەبۆن و ینی لە علمی اقتصادە ئێمە ناتوانین بە شێوازێکی عموم هەموو خەڵک سامپڵ وەرەگرین تو ئەم سامپڵە وەرە بیری لێ بکەرەوە ئەگەر هەمووی وابێ هەموو ئەو ئەرزانەی کە بەناحەق مەسەن ئەدرێ بە فڵان کەس بە فیسار کەس یان دەوڵەمەنی خۆیەکێ دەستی بەسەرا ئەگرێ ئەو دەوڵەمەنە وای لێکا کە لە دوایە خەڵکی تر پارە ئەدا ینی ئەو پارەیە لە جیاتی ئەوەی بەکار بهێنرێتەوە بۆ وەبەرهێنانێکی بچووکیش بێ کاکە عەربانەیەکی دەستی پێکرێت چه پاقلی پێفرۆشێ ئەگەر هەیە لەوە شایە خاڵیکە شەیە دکتۆریانی ئەو تا سیرێکی بۆ نمونە ئەو پارەیە لە لایەکەوە چێ بۆ تاکە کەسی کە ئەچێتەوەکو جەناو دامەژێت پێدا گیرفانی یەک کەسەوە خۆ لە ئەساسە کە دەبوو ئەو پارەی بچێتە گیرفانی حکوومەتەوە لە ڕێیەکە قانونی و یاسایەکانی خۆی ئەو کاتە حکوومەت هەم داهاتی زیابوو هەم دەیتوانێت ئەم داهاتە لە پێناو کۆمەڵێک پرۆژەی گرنگی استراتیژی لە هەرێمی کوردستان و ناوچە جیاجیەکان بەبێ ئەوەی کە جیاوازی بکرێت لە ناوچێک بۆ ناوچێکی دیکە سەرف بکرێت بەتەئکید ینی ئەمە پرۆسەیەکە هەتا بە وردی لێ نەکۆڵیتەوە و دیراسی نەکەی قازانج و زەرەرەکانی دەرناکەوێت بەڵام کە تۆ با بڵێن حەڵقەکان ئەخەیتەوە سەریەک حەڵقەکان جیاوازن بڵین پەرتەوازان حەڵقانە لە یەکتری جابوونەتەوە بە حکمی ئەو نەعەدالەتی بەڵام تۆ وەرە حەڵقەکان کۆکەرەوە لە نەتیجەشتێکی باش دەرەچێت ینی کە حەڵقەکان کۆکەیتەوانێ و عەدالەتەکە دروست ئەەکەیت و نەحەقیەکان دوور ئەخەیتەوانێ و حەقەکان ئەهێنیتەوە جێگەی خۆی ئەوە لەم حاڵەتە ئەنجا بیعمومیانە بیگشتێنە سیرەکەی بە شێوازێکی گشتی لە ناو کۆمەلگادا ژیانێکی هادیتر و خۆشتر و پڕەفایەتر دروستە بێجا لە لایەکی ترەوە ئێمە ئەوەشمان بیر نەچێت ئەو پارەیە کە یعنی لە کڕین و فرۆشتنی ئەرزا بەکارەهێنرێت
ئەو پارەیە ناچێتە بەرهەمهێنانەوە یعنی ئەو پارەیە دووبارە هەر ئەمە لە اقتصادە پێوترێ مزارەبە یعنی ئەم مزارەبەیە هەر وەکو کڕین و فرۆشتنی ئەوراقی مالی وایە ئەوراقی مالی مەسەلەن چەک و کۆمپیالات و ئەسهم و سەنەدات و ئەمانەکە لە بازاڕەکردن و فرۆشتنیان پێوەکرێ و ئەمە هەر ئەو پارەیە ئەگەڕێ لە دەستی یەکیشکە بۆ یەکیشکە لە دەستی ئەم بۆ ئەو ئەمانە پێ ناوترێ بەرهەمهێنانی حەقیقی ئەمە پێوترێ یان وەبەرهێنانی حەقیقی ئەمانە ئەبن بە ئیستثماری مالی ئیستثماری مالی بە پێی علمی اقتصاد هیچ ئیزافەیەک ناکات بۆ سەر دارایی گشتی بەڵام لە هەندێک ڕوویترەوە قازانجە بەخشێ لە هەندێک ڕوویترەوە ئەوەشتی ترە کە ئێمە باسی ئەوە ناکەین لەم حاڵەتەیانە کە ئێمە باسی ئەمە ئەکەین باسی زەویزارەکە ئەکەین و ئەو پارەی زەویزارە کە کەسێک خەریکی ئەو ئیشوکارێ هەر تەنها کڕین و فرۆشتنی ئەرزی پێکرێ وەری گرتووە ئەیکڕێتەوە ئەیفرۆشێتەوە ئەمە هیچ ئیزافەیەک ناخاتە سەر وەبەرهێنان بەڵکو ئەو پارانە ئیزافە خەنە سەر وەبەرهێنان سەر باشکردنی ژیانی خەڵک کە فرسەتی عمل بۆ خەڵک دروستەکە کە هەلی کار بۆ خەڵک دروستەکە وەکو کردنەوەی کارخانەیەکی پیشەسازی کارخانەیەکی کشت و کاڵی مەسەلەن چەندین پرۆسەی بازرگانی چەندکردنەوەی چەند وەرشەیەکە چ لە ماڵەوە بێ وەشەدا ئەنەی چ لە شوێنی تر ئەمانە ئەم پارانە ئەچنەوە ناو گەشە پێدانی ئابووری و ئەم پارانن کە ئەبنەوە هۆی دروستکردنی فرسەتی ئیشکردن بۆ خەڵکی تر داهاتی هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن ئێستا تا ڕادەیەک باشە ینی لە ڕووی فرۆشی نەوت و لە ڕووی بەرزی نرخی نەوت و هەروە لە ڕووی بەرزی نرخی دۆلار لە بەرامبەر دیناری عراقیش ئەمانە وای کردووە لە ماوەکانی ڕابردوو ینی تا ڕادەیەک ئیستیقرارێک لە ئابووری هەرێمی کوردستانە هەبێت و خەڵکیش تا ڕادەیەک ببوژێتەوە و ینی گەشە بە دارایی خۆیان بدەن ئەتوانین بڵێن ئێستا دارایی هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە لە ڕوو ئابووریەکەەوە گە جەنابەت پێناسەی بکەی و تاک تا چەند توانێتی سوود بینێ لەم گەشەکردن ئابووریەکە لە هەرێمی کوردستان هەیە تا ڕادەیەک ئێمە لەبەر ئەوەی ئابووریەکەمان هەروەکو هەموو ئابووری عراق لەسەر نەوت بەندە یعنی بەپێی دیراسات و ئاحسایات و داتاکان کە لە بەردەستایە لە سەدا 95 هەموو چالێکی ئابووریەکانی عراقیش بە کوردستانیش هەر بەم شێوە هەمان شێوەیە لە داهاتە نەوتەکانەوە دێت لەبەر ئەوە ئێمە ئێستا ڕاستە ینی داهاتە نەوتەکانمان زیادی کردووە بەڵام ئەم زیادکردنە ئەچێتە خانەی گەشەکردنی اقتصادیەوە ناچێتە خانەی گەشە پێدانی اقتصادیەوە یعنی ئێمە ئەوەی کە لای ئێمە گرنگە گەشە پێدانی اقتصادیە ڕاستە گەشەکردنی اقتصادی گرنگە بەڵام گەشەکردنی اقتصادی لەو حاڵەتەدا دەبێت کە ینی گەشەکردنێک لە داهات دروست ئەبێ ئەو گەشەکردن لە داهاتە دروست ئەبێ بەڵام نابێتە هۆی گەشە پێدانی هەموو لایەنەکانی ژیان یعنی نەفکر گەشە پێدا نە سەناعە گەشە پێدا نە زەراعە گەشە پێدا بەڵام لە مەجالێکی دیاریکراوە نەشونمایەک دروست ئەبێ پارەیەکی زۆر دێتە دەستی حکوومەتەکە بەکاری ئەهێنێتەوە بۆ موچە و بۆ یعنی زیاتر بەکاری هێنێتەوە بۆ مەسروفاتی تەشغیلی باشە خۆ کاتەژ ینی بەرژەوەندی گشتی نییە ئەوە بەرژەوەندی گشتیە بۆ ئەتوانی بڵین ئەو بەرژەوەندی گشتیە ئیسفادەی لێ ئەکرێتەوە لە نموەکە بەڵام ئەتوانی بڵێ ئەمە موقەتە یعنی ڕۆژێک هەردێک کۆتایی پێبێ تۆ چۆن ئەتوانی ئیمڕۆ لە گەشەی یا لە گەشەکردنی ئابووریەوە بیر لەوە بکەیتەوە گەشە پێدانی ئابووری دروست ماڵە یعنی ئەم حاڵەتە کە دروست بووە لە گرانبوونی نەوتەوە دروست بووە یعنی تۆ وەرە بیر لەوە بکەرەوە ئێمە ساڵانێک دو ساڵ پێش ئێستا نەوت بە 20 دلار و بە 30 دلار و جاری وها هیچ نەدەمایەوە بۆ حکوومەتێری کوردستان هەرچەند حکوومەتێری کوردستان ئێمە زۆر جار باسی ئەومان کردو ئەبێ بە عقودی نەوتی خۆی دابچێتەوە بۆ ئەوەی زۆرترین دەستکەوتی هەبێ لە عقودە نەوتەکان بە هەر حاڵ ئەمە ئێستا هەیە زیادکردنی نرخی نەوت هەڵکشانێکی باشە ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا ئەتوانین بڵین ئابووریکی باشە و داهات لە ناوخۆش زیادیان کردووە داهاتەکان کۆ دەکرێن و سوودیان لێوە دەگیرێ و ئەگەر بە شێوازێکی ڕێکوپێک و دوور لە هەدەردان ئەوەی کە ئێستا لە کوردستانە هەیە کۆ بکرێتەوە بە شێوازێکی ڕێکوپێک و بەپێی ئەو سیاسەتەی کە ئێستا سەرۆکایەتیەکی نیشتیمانی کوردستان دایڕشتەوە بەو سیاسەتە ئەو داهاتانە تەنزیم کرێتەوە دابشکرێتەوە من پێم وایە بێ خەڵک زۆر ئیسفادە بێت لانی کەم تۆ ئەتوانی بڵێ موچە لە کاتی خۆیان بە مەزبوطی ئەدرێ بە شێوازێکی ڕێکوپێک داهاتێکی مانگانە دێتە دەستی مۆزەف و فەرمانبەران و کەسانی کە لە بازاڕ ڕکارێک بەڵام لە دوای بەڵامەکەەوە زۆر جار لە دوای بەڵامەکە ئەڵێن عادەتەن لە دوای بەڵامەکە شتە ئینەکانەوترێ شتە نێگەتیڤەکان ناخۆشەکانەوترێ بەڵام ئەمە شەرت نییە بەردەوام بێ
کە ئەمە شەرت نییە بەردەوام بێت تۆ چی ئەەکەی بۆ ئەوەی ئەمە بەردەوام بێ. ئێستا ئێمە پێویستمان بە ئەوە هەیە پیشەسازی نەوتیمان هەبێ. ئەم نەوتە چیتر بەخاوی بەڵێ بەخاوی ئەیفرۆشی تۆ نەوتەکەت هەموو پێ هەر ناکرێت بە پیشەسازی. بەڵام چەند محاولەمان کردووە ئێمە نەوت بە پیشەسازی بکەین. چەند محاولەمان کردووە ئێمە پشتیوانی لە وەبەرهێنانێک بکەین کە نەوت بەکاربهێنێتەوە بۆ هەموو ئینتاجەکانی بۆ خۆ دەزانی نەوت هەزاران جۆر ئینتاجی کاڵای لێ دروست دەکرێت. بەسیترینیان ئەوەی کە ئێمە بینین ئەم ئێرەکە ئەیبینی ئەمە پلاسکۆیە مەسەرەن ئەو شتانەی تر کە لە بەردەستمانایە ئەوە کامێرایە هەموو ئەم شتانە لە ینی باغێ و جۆرێکە لە تای سیارەکانمان وەنیە حتا گەیشتە خواردنیش ئەنیان دێ مشتقاتی خواردنیش لە نەوت دروست دەکرێت. ئێمە ئەبێ وابیری لێ بکەینەوە ئەم نەوتی کە ئێستا هەیە ئەگەر لە حاڵەتێکە نرخی نەوتەکە کەم بۆ دابەزی ئەبێ ئێمە دووبارە فائز قیمەی بۆ دروستکەین. فائز قیمە لە اقتصادا بریتە لە زیادە قیمە یان زیادە بەها. زیادە بەها چییە؟ زیادە بەها هەر وڵاتێک زیادە بەها لە ئینتاجەکەی خۆیانەکە وڵاتێکی دواکەوتووە. زیادە بەها بریتە لە من نمونەیەک بۆ هێنم بۆ زیادە بەها. باش من فەلاحم تەماتە لە کێڵگەکەم ئەەکەمەوە لە سنووق و پلاسکووە ئەهێنە مەیفرۆش. باش نییە؟ زۆر باش. ئەمە یەکسەر ئەوەیە کە وەکو حاڵی نەوتەکەیە حاڵی نەوتەکەیە ئەمە پێی ئەوترێ فرۆشتنی ڕێعی. یعنی یەکسەر من وەک ئەوەیە کە مڵکانەیە گۆرەگرم ئەو تەماتەیە فرۆشم مڵکانێ. ئەی فایز القیمەتیە. فایز القیمە ئەوەیە من چ قیمەتێک بۆ تەماتەیە زیاد کەم ئیتر لەکوێ زیادەکەم لە کارخانە قیمەتێکی تری بۆ زیادەکەم بەچی ئەچم داخلی کارخانەیەکەم ئەیکەم بە ئاوە تەماتە کەواتە قیمەتێکی ترم بۆ تەماتەکە دروست کرد. ئاوە تەماتەکە بە قیمەتێکی ترە فرۆشرێتەوە. ئەوە یعنی وای لێدێ ئاوە تەماتەکەش دووبارە ئەتوانی تۆ فائز القیمە لە ئاوە تەماتەکەش هەر دروستکەیتەوە. ئاوە تەماتەکە ئەتوانی بەکاربێنیتەوە لە هەندێک پیشەسازی ترە کە ئاوە تەماتی تێکرێت لەوانەیە هەندێک جۆر لە خواردنی ئێستا ئەو شتانە هەمووی هەیە لە هەرێمی کوردستان بۆ نمونە تەماتێکی زۆر هەیە وەکو ئەمە لە ڕۆ ئابوورێکەوە گە سێری باسی بکەین ینی بەرهەمێن ڕێ ساڵانە لە ناوچە جیاجیەکان هەرێمی کوردستان چکە لەبارە بۆ کشت و کاڵبەڕاستی و ئەنجا لەگەڵەوەشەوە تا بۆ نمونە ئەو کارگە گەورانەمان هەیە ینی کارگە ئاوە تەماتەکانمان هەیە کە فعلەن ئەمە جووتیارە توانێت سوودی لێ بینێ ئەمە چۆن ئەی بۆ ناکرێت لە ڕۆ ئابوووریەکەەوە چییە ڕێگریەکان ئەمە ئەی چۆن ئەمە بۆ تەماتەت کرد وەک نمونەیەک ئەی چۆن واکەی بۆ کاڵەکانی بۆ نەوتی بکەین بۆ نەوت ئەوە مەسەلەن ئێمە هاتوین شتێکمان کردو پاڵاوگەمان بۆ داناوە باشە بەڵام ئەی سەنەعاتی تری پلاستیکی ئەی سەنەعاتی تری پترۆکیمیاوی ئەنواع عشکال هەزاران سەنەعاتی ترەیە کە ئەتوانی وەک فکرە وەبەرهێنەکان هەندێکی و بێنی ئەم ئیشانە بکەن وەکو هەرێمی کوردستان گەیشتونێتەوە ئاستەیە ئەمەکەم شتانە بکەین نەمان کردو چونکە ئێمە بۆ نمونە وەبەرهێنی خارجی زۆر زەرورە بیهێنی ئەمانەی پێ بکەین. ئێستا ئێمە من ئەمە لەسەری هەزارم جارەیە باسی ئەوەکەم پێنجوێن خزمانی پێنجوێن نەزانن کە شاخی ئاسن کوڵێن شاخین ئاسن کوڵێن بڕۆ بەردێکی بچکۆلە هەڵگرە زۆر قورسە بۆ هەڵناگیرە بۆ لەبەر هەیە پارچە ئاسن مادەی ئاسنەکەی ئەوەندە زۆرە یعنی وەکو نەوتەکەمان وایە نەوتەکەی ئێمە نەوتی کوردستان لە نەوتە ممتازەکانی عالمیە بۆ لەبەر ئەوەی پاک و خاوێنترین نەوتە لە تەسفیەکردنی زۆر پێوی هیلاک نرخیشی گرانترە ئەوە شتی ترە بەڵام ئاسنەکەشمان وایە ئاسنەکەی پێنجوێنیش وایە ئاسنەکەی ئاسن کوڵێن شاخی دوور و درێژە بەخەر شاخی پیرەمەگرون هەمووی ئاسنە بەس کە سوودی لێ نەبینێ کە سوودی لێ نەبینێ خۆ ئەتوانی ئەوێ معمەلی لێدا بنی بۆ ئەوەی بۆ نمونە مەسروفاتی لە اقتصاد نەقلیش هەیە بۆ ئەوەی مەسروفاتی نەقل کەم کەیتەوە لەوێ کارخانەدانێ گیان مەسەلەن کارخانەی دروستکردنی ئەنواع ئۆشکاڵشتی هین هەیە ئاسنەمەنی هەیە لە ساراتەوە بیگرە لە ئەتوانی تۆ هانی وەبەرهێنی ئەجنەبی بدەیت مەسەلەن شەریکاتی متعدد الجنسیات فرە ڕەگەزەکان ئەو شەریکات و کۆمپانیا گەورەکان دەتوانی هانیان دەبێن لەوێ لە کوردستانە شوێن هەربێن لەو شاخی ئاسنەکە هێڵی شەمەندەفەرە بۆ دروستکەن و هەر خۆشیانە و کۆمپانیانە شەمەندەفەر ئەوە ئیتر ئەوە لە ئێستا تۆ ینی پێت سیر نەبێ ئەگە بڵێم یابان خۆی یابان ئەو وڵاتە پێشکەوتوی سەناعە یابان ئیستیرادی ئەو ئاسنەکە ئیستیرادی ئەو خۆڵاکە یعنی لە شوێنی ترە و لە وڵاتانی ترە خۆڵا ئاسنی بۆچی خۆی نیەتی یابان نە ئەوەی هێنە دکتۆر لە ڕووی ئابووریەوە هەرێمی کوردستان ڕاستە ینی بۆ نمونە ئێمە وەزارەتی دارایی ئابووریمان هەیە بەڵام ئەم وەزارەتە هێندەی کە لە ڕۆدارایەکەوە بڕیارەدات و ینی هەنگاوانێ
لە ڕۆ ئابوووریەکۆ تا ڕادەیە کەم تەرخەم بووە نازانێتتر ئەمە من خۆم وای ئەبینم تر ئایا جەناب پسپۆڕێکی ئابووری چۆنی ئەمان شیکردنەوەی کاکاورێت تۆ ئەگەر لە حاڵەتێکە حکوومەتێک تۆ خۆ حکوومەتی هەر لە هەموو دنیادا حکوومەتەر خۆی ناپەرژێ پێ ڕناگە بۆ هەموو کنجکە لە بەرەکانی اقتصاد بۆ هەموو سێکتەرەکان هانی کەرتی تایبەتەدا کەرتی تایبەتی داخلیش و ئەجنەبیش هانی هەردووکیان نەدەی زمینی بۆ خۆشەکەی مەسەن ئێستا ئێمە قانونی هاندانی وەبەرهێنانمان هەیە 2006 ئەتوانی ئەو قانونەت دووبارە دەستکاریەک بکەیتەوە کە هاندانی پیشەسازی یا وەبەرهێنانی داخلی خۆمان وەبەرهێنی خارجی ڕێگەی بۆ خۆشکەی زیاتر کە هاندانێکی زۆری هەبێت بۆ بکەی بۆ ئەوەی کە بێتە ناوەوە لە وڵاتەکەی تۆدا وەبەرهێنانی خۆی بکە ئێستا دەوڵەتانی خەلیج ئیمارات بەچی پێشکەوتون بە هاندانی وەبەرهێنانی ئەجنەبی وەبەرهێنانی بیانیان هێنا لە وڵاتەکەی خۆیانە مەساحاتی زۆری ئەرزیان بە خۆڕایی داونەتێ تەشجیعی زۆریان کردوون ڕێخۆشکەری و تەسیلاتێکی زۆریان بۆ کردوون هەرچی کە دێتە ئەوەیە قازانجەکە ئێستا ئیمارات خۆلەخۆ نەبوو بە مرکزێکی بازرگانی عالەمی بۆتە مرکزێکی بازرگانی عالەمی لە هەموو لایەکەوە خەڵک ڕووی دەکات دەچێت لەوێ پیشەسازیەکانی خۆی دەکات حتا پیشەسازی سینەماش یەک هەرچەنە تۆ جەنابم شەو ئەتوێت زیاتر لە چوارچێوەی ئابوووریەکەیان من بسوڕێمەوە لەگەڵ تا و پرسیار بکەم بەڵام ناچارم هەر پرسیارێکی سیاسیش بکەم ینی ئەم وەسعی کە جەنابەت باسێکی بۆ نونێسە لە وڵاتی شوک و ئیمارات کە دروستە بێ ئێتەبەن ئەمە بە تەبایی و بە متمانەبوونی نێوان سەرکردەی ئەو وڵاتە دروستە بێ ئێمە لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا ینی متمانەیەکی وها دروست نەبووە لە نێوان لایەنە سیاسەکان کە بگەینە ئەم ئاستە بە تایبەتی دۆخە سیاسەکەمانی تر لە ترۆب کابێت کە هیچ کێشەیەکی نەبێ ئەو کاتە بپەرژینە سەر سێکتەرەکانی کە بە تایبەتی ئابووری ئەمە بۆ هەرێمی کوردستان گونجاوە ئەتوانین ئەمە بکەین ئەگەر دۆخێکی لەباری سیاسیمان نەبێ وەڵاهی ئەو پرسیارە بەڕێی من کە بێتە سەر ئەوەی تۆ لە نەزەریە دەرچی بێتە سەر میدانی عملی و تطبیقی من هیچ وەڵامێکی و پرسیارم پێ نییە یعنی هیچی لێ نازانم لە وەڵامەکەی من تەنها لە ڕۆنەزەریەکەیەوە بە شێوەیەکی گشتی ئەوەی کە اقتصاد باسیەکە باسی ئەەکەمەوە کە ئەکرێت تطبیق ئەکرێت ناکرێ بڵێ ئەمە هەر تەنها نەزەریەیە با بڕوە نەخێر ئەکرێت تطبیق بەڵام ئەگەر ڕێگری هەبوو با ڕوومان لە کوردستان بێ لە هەرێمی کوردستان بێ لەم حاڵەتیانە ڕوومان لە خەمخۆرەکانی هەرێمی کوردستان بێ ڕوومان لە هەواڵەکانی خۆمان بێ ڕوومان لە هەمووان بێ یعنی کە گەشە پێدانی ئابووری هەرێمی کوردستان ئەرکێکە لە سەرشانی هەمووان ئەمە مەسلەی گەشە پێدان مەسلەی ڕێخستنەوەی داهات ینی زۆر جار این زۆربەی وڵاتان ئێمە خۆمان لە هەرێمی کوردستان با بە نمونە وەربگرین لە سەردەمێک لە سەردەمەکانە کە نەمانتوانیەوە داهات بە شێوەیەکی باش و بە سیستماتیک و دوور لە دەستێوەردان و دەستی گەندەڵکاران کۆ بکەینەوە ینی بینیمانە کە دۆخی خەڵک بەچی گەیشتووە و گوزەرانی ئابووری ئەم هەرێمە گەیشتۆتە چه ئاستێک ئەتوانین بڵین هەرێمی کوردستان و ناوچە جیاجیەکان توانیوانە داهاتی خۆیان بە شێوازێکی باش ڕێک بخەنەوە کە لە پێناو سوودی بەرژەوەندی گشتیدا بێت و هاوڵاتی و خەڵکی هەژار و کەم دەرامەت بتوانن سوود بینن لی بەداخەوە کاکەوڕێ ئێمە لە حەلقەیەکی زۆر خوارەوەی ئابووریدا هەرێمەکەمان ئەخولێتەوە وڵاتانی دنیا زۆر دەمێک ئەم حەلقانیان بەجێهێشتووە حەلقەی باسکردن و تەنزیمکردنی دارایی و ڕێخستنەوەی بوارەکانی دارایی زۆر دەمێک ئەمانیان بەجێهێشتووە یعنی تۆ بۆ ڕێخستنەوەی ئەمە ئەبێ بە سیستمێکی پێشکەوتوی بانکیشدا تێپەڕی نیمانێمە ئێمە سیستمی بانکێکەشمان خۆ دەزانی لە چ حاڵێکدا بەداخەوە کە تا ئەم دقیقی خەڵک ناتوانێت بچێ ئەگەر احتیاتێکی پارەی خۆی هەیە بە پارە خەوتۆکەی خۆی هەرهیچ بەگەڕخا لە بانکێک دای بنێ بۆ ئەوەی فایدەیەکی لەسەر وەرگرێ سوودێکی لەسەر وەرگرێ پارەکانی خۆی ئەگەر دوو فلسیشی هەبێ ئەی خوێنێ گەنەش بێ ئەوە هیچ خەڵک دەچێ قەرزەکەیانی ئێمە هێشتا لەو مەرحەلەیە داین هێشتا لەو مەرحەلەیە داین بیر لەوە دەکەینەوە کە بە چ نظامێکی مەحاسەبی داهاتەکان کۆ بکەینەوە چی بکەین بۆ ئەوەی چ جۆرە زەریبەیەک بەکاربێنین وعای زەریبیەکەمان قاپێک کە دایدنی پێوانەکە بۆ زەریبە چی بێ چۆن بێ چۆن محاولەی ئەوە بکەین کە تەهریب لە زەریبە ڕاکردن لە زەریبە نەبێ لە سنوورەکانەوە بیگرە هەتا کۆم جاری هێشتا ئێمە لەو بیرکردنەوانە داین بۆ لەبەر ئەوەی هێشتا
ئەو سیستەمە لە هەرێمی کوردستانە لە گۆڕێن نییە کە بتوانێت تەنزیمی هەموو ژیانی خەڵکەکە بکاتەوە و لەو بارە دواکەوتوی ئابووری و داراییە ڕزگارمان کە بمان باتە مەرحەلەکانی تر یعنیمان باتە مەرحەلەکانی پێشەوە. ئێستا من خۆزگەی ئەوم دەخواست ئێمە لە مەسلەی داراییە لە مەرحەلەی سیستمی بانکیدا بووینایە، یعنی تۆ ئەو پرسیارە لە من کردابوو تا ئەرێ بانکەکانمان چەند توانیویانە لەگەڵ بانکەکانی دنیا ئەلکترۆنیەن معاملەیان هەبێ، چەند توانراوە ئیستثماری داخلی کوردستانەکەی خۆمان ئیسفادە لەو پاشەکەوتانە بکە کە خەڵک دایناوە پرسیارەشم هەرتو ئەو بەبێ هیوای بووین جواب ینی خۆزگە وا بواە وەنیە خۆزگە ئێمە ئێستا زروفەکە بۆ شێوازە بووە ئێمە لەو بارەدا قسەمان کردایە کە گلەیمان لە بانکەکان هەبواە، بەڵام ئێستا تۆ چی گلەیەک لە بانکەکە دەکەی؟ هیچ گلەیەک لە بانک ناکرێت بۆ لەبەر ئەوەی کە نظامی بانکی نظامێکی متەتەور نییە ئێستا و ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تۆ لە ڕووی مالیەوە مالیەکەت ئەوەندە قەبە و بەقوت و گەورە نیە کە زەختێکی وا بکات خۆی فەرزکە بەسەر بانکەکانە کە بانک سیستمێکی پێشکەوتوی هەبێت. ئێمە تەنها لە عێراقا توانین بڵین یەکینە لە بێجگە لە کوردستان لە عێراقا بانکی تیجاری هەیە کە بانکێکی منەظەمە، ئەو بانکە تیجاریە تەنزیماتی کارەکانی خۆی کردو فروعیشی لە شارەکانی کوردستان هەیە، بەڵام ئەو بانکە گەورەکانی عێراق یانی ئەوە بەڕاستی چکە خۆ جێگی باوەڕن و بانکەکانی تریش بەڵێ چونکە لە عێراقا بڵین یعنی نەختینی داراییان هێندە زۆرە ینی بەڵێ لە بەغا بۆرسە هەیە، لە بەغا بازاری کڕین و فرۆشتنی ئەوراقی مالیش هەیە، ئەوە نیشانی ئەوەی با بڵین هەرچۆنێکە بێت لە بەغا زیاتر بە حکمی ئەوەی کە بەغا بۆ خۆی هەر پێشووتر دەوڵەت بۆ حکومت بوو حکومەتێکی کۆنە و ئێمە حکومەتێکی تازەین ئەوانە لەوانەیە بۆ ئێمە ئاسان نەبێ، بەڵام بۆ ئەوان هەر خۆی هەبووە. ئێمە بەڕاستی بیرکردنەوە لە ڕێخستنەوەی باری داراییەکە بە شێوەیەکی گشتی لە قەرارەکانی سەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە من پێم وابێ وردە وردەخەری کە سەرەگرێ و قەراراتی تریشی ئەگەر بەدوادا بێت بۆ لەو بوارەیە ینی لە هەموو بوارە بۆ باشترکردنی ڕێخستنەوەی دارایی من پێم وایە ئەوەش دەبێتەوە هاندەرێکی تر بۆ ئەوەی کە ئەو لایەنانەی کە مالیان لە بەردەستایە ئەو شوێنانەی کە پاریان هەیە پارەکانی خۆیان بێن بەگەڕ بخەنەوە تەنزیم بکەنەوە بە شێوازێکی وابێ ئەوانش خۆیان ئومێدێکی باش لە پارە و داهاتەکانی خۆیان بکەن ئەنجا ئیسفادێ بۆ حکومەتیشە بوو بۆ خەڵکیش. حیزب وەکو بەشدار و پێگەنەری هەر حکوومەتێک لە حکوومەتی ناوچەکان بۆ منە لە هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بنمونەوە بگری، ینی خۆی بەشدار و پێکەنەرێکی سەرەکی ئەو حکوومەتەیە. حیزب تا چەند نەتوانێت پاڵپشت بێت بۆ نمونە بۆ دەرکردنی بڕیارەکانی چاکسازی، بۆ ڕێخستنەوەی داهات، بۆ باشکردنی بژێوی و گوزەرانی خەڵک، ئەنجا خەڵکیش تا چەند ئەبێ هاوکار بێ بۆ ئەمەوە پشتیوانی ئەم بڕیارانە بکە، بە تایبەتی بۆ نمونە قۆناغانی کە ئێستا وەکو جەناب داماژەت پێدا سەرۆکایەتی یەکێتی سەرۆک بابڵ جەلال تاڵەبانی و ئەنجا یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەستی کردەوە بەم هەنگاوە گرنگانە. بۆ ئەمانە بێ بگەڕینەوە بۆ بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان چی وتووە عیلاقەدار بە کەرتی دارایی، عیلاقەدار بە کەرتی پیشەسازی بە کشت و کاڵ، بە بازرگانی، بە پرۆژەکان، بە وەبەرهێنان. یەکێتی نیشتیمانی کوردستان لەو بەرنامەیەدا ئەگەر هەمووان تەماشایکەن باز لەوە دەکات کە پێویستە هەموو بوارەکانی ژیانی دارایی ڕێک بخرێتەوە، چاک بکرێتەوە و ڕێکاری ڕێکوپێک ئیداری، ڕێنمێنی، تعلیمات و ئیجراعات بە شێوازێکی ڕێکوپێک بکرێ بۆ ئەوەی کە داهاتە داراییەکان ڕێک بخرێنەوە و دەرکەون، داهاتە داراییەکان دەرکەون و ئەوانەی کە ونن کە ون ئەکرێن بەڵام نە حیزب نە حکومەت دەسەڵاتی تیا هەیە بە دوای دابگەڕێن بۆ ئەوەی ئەمانە بدۆزنەوە و ڕێک بخرێتەوە بە شێوازێکی وا کە بخرێتەوە خزمەتی خەڵک. ئێستا بچمۆ سەر دۆخی عێراق، چونکە بەڕاستی وەکو ئێمە قسەشمان لەسەر کردوە جەنابیشت لە وەڵامەکان و گفتوگۆکەیە باست کرد، ینی هەرێمی کوردستان دۆخە سیاسیەکەشی و دارایەکەشی ینی وابەستەیە بە دۆخی عێراقەوە بەڕاستی ئەگەر گوزەرانی عێراق باش بێ هەم لە ڕووی ئابووری و هەم لە ڕووی سیاسیەوە بە دڵنیایی و کاریگەری بێ بۆ سەر هەرێمی کوردستانیش. ئەوەی کە پێشبینی ئەکرێت لە عێراقدا ڕاستە عێراق بە کۆمەڵی قۆناغی سەختی سیاسیدا تێپەڕیوە و زۆر جار گەیشتەوەی کە بەریەککەوتنی چەکداری شەوێ لە نێوان لایەنەکانی عێراقا، بەڵام ینی دۆخی عێراق هەر لە ڕووی ئابووریەوە
تا ڕادێک دەتوانین بڵین سەقامژیی تیا بوو ئەمەیان بۆچی ئەگەڕێتەوە من پێشتر ئیشارەتێکمدا لە خزمەت جەنابتە بەڵێ کە عێراق وڵاتێکی با بڵین لە ڕووی ئیداری حکومیەوە ئیدارەیەکی کۆنە لە 900 خۆ دەزانی لە 25ەوە ئەگەر حسابی بڵێ 25 توانین بڵێن حکومەتە ئەمە لەو کاتەوە توانیوێتی پایەکانی دەوڵەت خۆی داڕێژێ خۆ بەڵە پایەکانی دەوڵەت خۆی داڕێژێ لەگەڵ گۆڕانکاریەکان لە نظامی مەلەکی و لە نظامی جمهوری و ئەوانە بەڵام ئەم نظامانە نظامی بەڕێوەبردننی ژیان بە شێوەیەکی گشتی و ئەگەر بگەڕێنە دووبارە بۆ باسکردن لە تەنزیمکردنەوەی داهات و ئوموری مالی و ئەوانە داهات و خەرجی و ئیدارەی مالیش زۆر گرنگە کاکاوی بەغدا باشترە لە چاو هەرێم دکتۆر لەبەر ئەوەی ئەوان مێژویان هەیە مێژوویەکیان هەیە لە ئەزمونیان هەیە لە ئەوە هەمیشە ئەوەی ئەوان منەظەمترە بێ و لە لایەکی تریشەوە ئەوان دەوڵەتن ئێمە دەوڵەت نین ئەوان دەوڵەتن و ئەوان مامەڵەی دەوڵەتی و نوێنەرایەتی ڕسمی عێراق لە بەغداوە دەکرێت لە بەردەم وڵاتانی دنیا بۆ نمونە ناتوانن ژیانێکی ناموئەسەساتی پیشانی دنیا بدەن خۆ ئەگەر وابوو ئەو ژیانە بەو شێوازە پیشانی وڵاتانی دنیا بدەن من پێما بێ عێراق ئێستا خۆی لە وەزعێکی باشە نییە بەڵام ئەگەر بگاتە ئەوەی حاڵی بگاتە حاڵی ئەکو هەندێک وڵاتی تری ئەفریقی وەکو سۆماڵ بۆ نمونەکە با بڵین ڕێخستنەوەی ژیانی نە ئیداریان و نە اقتصادیان و نە سیاسیان بە شێوازێکی وانێ کە زۆر لە دەوڵەت بچن ئەگەر ئەوە بکەن اعتیباری نێودەوڵەتیان زۆر دابەزێ و ئەوە کاریگەری زۆر خراپی ئەبێ لەسەر عێراق و لەسەر عیلاقاتی عێراق بە خارج لەگەڵ عیلاقاتەکانی خۆی بۆ وەرگرتنی قەرز بۆ نمونە لەسەر لەگەڵ سندوقی بانکی نێودەوڵەتی لەگەڵ سندوقی نەختینەی نێودەوڵەتی لەگەڵ ئەوانە عیلاقاتەکانی تێگەچەوە لەگەڵ ئێستا لەگەڵ منەظەمەی بازرگانی عالەمیش عیلاقات و محاولەی بوون بە ئەندامی هەیە لەگەڵ ئەویشە عیلاقاتەکانی تێگەچێت لەگەڵ هەموو دنیادا بێمەتمانە دەبێ و کەسیش پشتیوانی ناکە کەس هیچ جۆرە هاوکاریی ناکە لە کاتی لە قۆمانە ئێستا مەجموعەی قەرزی زۆری وەرگرتووە بێزگەلەوە لە نەتیجەی ڕێخستنەوەی نظامی دارایی خۆی و هەروەها بە شێوەیەکی گشتی ڕێخستنەوەی کڕین و فرۆشتن و لەلایەکەوە هی پارەکەی ینی بەرامبەر بە دۆلار و لە لایەک تریشەوە هی نەوت ئەمانە وای لێ کردووە کە ئێستا احتیاتی قانونی دراوی قرس لە بانکی مرکزی لە 8 میلیارد تێپەڕ 8 میلیارد دلار ڕێژەیەکی زۆرە کە لە زەمەنی مالکیدا جەنابی مالکی کە حکومدار بوو ڕێز وزەرا بوو هاتبووە سەر چلو ئەوانە سەر 42 میلیارد دلار چونکە ئەوان زۆریان لێ ڕاکێشا بوو پارێکی زۆریان لە بانکی مرکزی ڕاکێشا بوو ئێستا عێراق توانیوێتی ئەوە بکاتەوە کە ئەوە ئەکا ئیعلانیەکە بە ئەنقەس ئیعلانیەکە یعنی حتا لەوانەیە ئەگەر بووی بکرێ زیاترشی پێوە ئەنێ بۆ لەبەر دۆخی خۆی باشترەوە ئەوە یعنی من عێراقم وڵاتێکی بەقوتم لە ڕووی مالیەوە لە ڕووی داراییەوە ئەوێ معاملەم لەگەڵا بکە بێخەم بێ وەرە معاملەم لەگەڵا بکەن مەترسن مەسەلەن سندوقی دراوی نێودەوڵەتی سندوقی نەختینە لە چیە ترسێ لە کاتێکە کە ئەوێ قەرزێک بکە بە قەرزێ بدا بە وڵاتێک لە وڵاتەکان لەوە ترسێک ئەو وڵاتە نەتوانێت و قەرزە باتەوە بەڵام ئەگەر زانی احتیاتێکی قانونی زۆری هەیە لە ئاڵتون و لە پارەی قورس بە دۆلار بێ ئیتر بە یۆرۆ بێ بە پاوەند بێ بە هەرچێک لەوانە بێ بەڵام عێراق بە دۆلاری ئەلانی کردووە لەبەرەوە اعتیباری زیاتری هەیە و حسابی زیاتری بۆ کرێت لە ناو وڵاتانی دنیادا. دکتۆر بێسم سابوراوەیی شارەزای و پسپۆڕی ئابووری مامۆستای زانکۆ سپاس دەکەم خۆشحاڵم بۆم گفتوگوێ لەگەڵ سپاس بۆ بینەرانمان سپاس بۆ جەنابیش بەڵێ ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا هەمیشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ